جنبريتيا لا التدين الشبهات دين داري لسر شبهة شبهەیەک هی هەر کەسێ بێت و هەر هیار گروپێک بێ کاریگەریت لەسەر بەجێ بهێڵێ و تۆ بۆ شێوە دینەکەت فێڕەوە زۆرێک هەیە شوبهەی قورئانی بوون وای لێ کردو مدەتێکی زۆر قورئانی بێ و دینەکەی بۆ شێوە تەطبیق شوبهەی وەلی ئەمر کاری تێ کردووە مدەتێکی زۆرە و بابەتە بە دین بزانێ و فێڕەوی شبهەی قبر پەرستان و قبر پەرستی وای لێ کردووە مدەتێکی زۆر قبر پەرستان شبهەی حیزبە ئیسلامیەکان و دیموکراسی وای لێ کردووە دیموکراسی دەبێتە حەقیقی دین دەبێتە حەقەتی دین سەری بڕوە خۆی بۆ بەکوشت کە بەڕاستی ئەمە کارەساتە ئەمڕۆ بەهۆی ئەوەی کە خەڵکی زۆر بەی شارەزای قورئان و سوننەت نییە تەنانەت شوبهەی عەلمانیەت وای لێ کردووە دیندارێکی عەلمانی بێت شوبهەی لیبرالیەت وای لێ کردووە دیندارێکی لیبرالی بێت وای لێ کردووە دیندارێکی شیعی بێت هی داوە خەڵکی دیندار و شوعیە شوعی هەڵە خوانی لەگەڵیشیان موسڵمانە حاجیش حاجی کردووە جاری تەقاوتیە وەرەگرێت بەڕاستی تەدەیونی شوبهاتی ئەمڕۆ زۆر زۆرە لە هەموو ئەبوابەکانە لە ئەبوابی فێرەقەکانە لە ئەبوابی عەقایدە عەقیدەی بەچی بێ بە شوبهەیەک دامەزرابێ ئەو لەسەریە بێ هەر شوبهەیەک بدۆزێتەوە لە دینەکەیە ڕووی تێکا و واز لە محکەمە هێنێ هەرچی ئاياتی محکەمە گۆڕێتەوە بە ئاياتێکی متەشابه زۆرێک لە خەڵکی بۆ شێوەی بەنا بەخوای کارەساتە بەڕاستی